Plus with Yasin Haikaz. سڵاتان لەبێ دازان خۆشەویستان بەخێر بێن بۆ وانەی یەکەم لە بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس. لەم وانەیە بە شێوازێکی گشتی زانیاریەکی زۆر باش دەزانی سەبارەت بە OSI لێر. با دەست پێ بکەین. مودێلی OSI لە کۆتاییەکانی هەفتاکانی سەدەی ڕابردوو مودێلی OSI دروستکرا لەلایەن ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ ستانداردکردن، واتە ISO. لێر ئەوەی گرنگە ئێوە بیزانن تەنها دوو شتە کە OSI لە چه هاتووە و ISO لە چه هاتووە کە گوتمان بۆ ستانداردکردنە، واتە OSI Open System Interconnection ئەوەیان دەبێت لە بیرتان بێ و ISO لە International Organization for Standardization هاتووە. باشە، ڕێگەیەکە بۆ تێگەیشتن لە چۆنیەتی پەیوەندیکردنی ئامێرەکان لە تۆڕێکدا. ئەم مودێلە دابەش کراوە بۆ حەوت چین و هەر چینێک ڕۆلێکی تایبەتی هەیە کە یارمەتیدارە لە پرۆسەی پەیوەندی نێوان دوو ئامێردا. ئامانجی سەرەکیەکەی بتوانین ئامیر و بەرنامە جیاوازەکان بێکێشە تێبگەن و پەیوەندی بکەن، تەنانەت ئەگەر لە کۆمپانیای جیاوازیش بن. باشە، ئەوە پێناسەیەکی کورتکراوەیە سەبارەت بە OSI لێر. با بڕۆینە سەر بەشەکەی تر بۆچی مودێلی OSI لێر بەکاردەهێنین، واتە سوودەکانی. یەکەم، شکاندنی پرۆسەی ئالۆز بۆ بەشە سادەکان. دووەم، پشتگیری بۆ ئامێرەکانی کۆمپانیان جیاوازەکان. ڕێگە بە هەر کۆمپانیایەک دەدات بەشێک یان بەرنامەیەکی تایبەت دروست بکات لەگەڵ ئەوانی دیکەدا بگونجێ. سێیەم، ستانداردکردن لە پیشەسازیدا، واتە کۆمپانیایەکان هەمان یاسا پەیڕەو دەکەن بۆ ئەوەی ئامێرەکان پێکەوە کار بکەن. یعنی نەک ئامێرێکت هەبێ بۆ نمونە ئامێرێکی سویچ، ئەو ئامێرە بە هیچ شێوازەک کار نەکە لەگەڵ باقی ئامێرەکان، کەواتە لەو حاڵەتە ئەو ئامێرەی سوودی نییە. بۆیە زۆر گرنگە کە مودێلێک هەبێ، یاسایەکی گشتی هەبێ بۆ هەموو ئامێرەکان و بەرنامەکان کە لەگەڵ باقی ئامێرەکە کار بکەن. چوارەم، ئاسانکاری پەیوەندی نێوان جۆرە جیاوازەکانی ئامێرەکان. بۆ نمونە ئامێرێکی ماک دەتوانێت پەیوەندی بە ویندەوس یاخود بە لینێکس بکات بەبێ کێشە. پێنجەم، هەر چینێک بەتەنیا کار دەکات. ئەگەر کێشەیەک لە یەک چیندا ڕوو بدە، کاریگەری لەسەر باقی چینێک نابێ. ئەمەش گەشەکردنەکە ئاسانتر دەکات. ئەوانە تەنها بۆ خۆت بیزانە. باشە کە خۆت بزانی OSI لێر سوودی چییە. با بینە سەر خاڵێکی گرنگ کە دەبێ ئاگاداری بن. مودێلی OSI لێر شتێکی فیزیکی یاخود ئامێرێک نییە. باشە، ئەی خۆی چییە؟ چەمکێکی ڕێکخراوی تیرۆییە، واتە شتێکی نەزەریە، شتێکی تیرۆییە، چەمکێکە کە بەکاردێ مودێلێکە یاسایەکە بۆ هەموو کۆمپانیا و ئامێرەکان تاکو ئەو کەسانەی کە ئامێر دروست دەکەن یاخود بەرنامە دروست بکەن ڕەچاوی وەی بگرن، ڕەچاوی ئەو یاسایی بگرن کە یاسای OSI لێرمان هەیە تاکو لەگەڵ باقی ئامێرەکان کار بکەن. باشە، ئامانجەیەکی سادە ناردن و وەرگرتنمان هەیە، واتە ئینکاپسولیشن و دیکاپسولیشن. با پێکەوە بزانین جیاوازەکەیان چییە. زۆر بە ئاسانی کاتێک ئێوەش لە ئینتەرنێت دەگەڕێن سەبارەت بە OSI لێر هەیە لە لایەر یەکەمەوە دەست پێ دەکات تاکو خوارەوە، ینی 1 2 3 4 5 6 7 هەشە لە یەکەوە دەست پێ دەکات تاکو سێرەوە. باشە، کامیان هەوە بۆ ئەوەیان لە حەوتەوە دەست پێ دەکات بۆ 1، بۆ ئەوی تر لە یەکەوە دەست پێ دەکات بۆ 7. لێرە بابەتی ناردن و وەرگرتنمان هەیە. ئایا تۆ داتایەکە دەنێری یاخود داتایەکە وەردەگری؟ ئەگەر داتایەکە دەنێری واتە لە حەوتەوە بۆ 1، چونکە تۆ داتایەکە لە بەرنامەکەی خۆتەوە دەینێری بۆ چینە جیاوازەکان تاکو دەبێتە 0 و 1 لە ڕێگەی کێبڵەکەوە دەڕوە. باشە، ئەو پرۆسێسە کە لە سەرەوە دێتە خوارەوە پێی دەڵێن ئینکاپسولیشن، واتە کەپسولکردن، چونکە تۆ داتایەکە کەپسول دەکەی چین لە دوای چین تاکو دەگاتە 0 و 1 لە ڕێگای سیگناڵی کارەبای کێبڵەکە دەڕواتە ئامێرەکەی بەرامبرت. کەواتە بە کورتی داتا کە خۆت دەینێری بۆ ئامێرەکەی بەرامبەر ئەوەیان دەبێتە سێندەر، ناردن. لە چاوی OSI لێر سێندەر دەبێتە ئینکاپسولیشن، تۆ داتایەکە کەپسول دەکەی. باشە، با بینە سەر دیوی دووەم
وەرگر کاتێک من داتایەکە وەردەگرم کۆمپیوتەرێکم هەیە تۆ کە ناردت بۆ من کە وەری دەگرم ناردنەکە لە لایەری یەکەمەوە دەست پێ دەکا لەوەتەی کێبڵەکە ڕەبتی کۆمپیوتەرەکە یاخود ئامیرەکەیە لە فزیکەڵەوە دەست پێ دەکا واتە لە سیگناڵی کارەبایی 0 دەست پێ دەکا دانەدانە چین لە دوای چین تاکو دەگاتە شێوازی بەرنامەیی ئەوەیان پێی دەڵێن دیکاپسولیشن واتە کردنەوەی کەپسولەکە تۆ کەپسولێکت نرد ئینکاپسولیشنت کرد داتایەکەت من کە وەری دەگرم دیکاپسولیشنی بۆ دەکەم واتە چین لە دوای چین یعنی بۆ نمونە لێرە 0 ئەو 0 ترانسلیت دەکرێت ترجمە دەکرێت بۆ داتالینک دەڕوا بۆ داتالینکە گوتمان ماک ئەدرێس ئەوانە باسییان دەکەین لایەر کە کاریان چییە لێرە کە زانی ماک ئەدرێسەکە تەواوە ڕاستەخۆ ماک ئەدرێسەکە فڕێ دەدا دوایی دەڕواتە بەشی نێتوۆرکە بەشی IP ئەدرێسە کە IP زیاد دەکا بۆ داتایەکە لێرە دڵنیا دەبێ ئەگەر عینەن IP ئەدرێسە ڕاستەوخۆ IP ئەدرێسەکەش ڕێ دەداتە دەرەوە داتایەکە دەمێنێتەوە این بەشی ترانسپۆرت بە کامە ڕێگایە باسی وانە هەمویان دەکەین بۆی نامەوێت زیاد بچینە ناو بابەتەکە چونکە وانەی زۆرمان لە پێشە هەر چینێک لەوانە باسییان دەکەین بەڵام وەکو ئاماژە گرنگەکە کە گوتم دەبێ بیزانن کاتێک من داتایەکە وەردەگرم لێکەوە دەست پێ دەکەم 1 2 3 4 5 6 7 باشە ئەوەیان دەبێتە دیکاپسولیشن واتە کردنەوەی کەپسولەکە باش بابینە سەر بابەتەکەی تر بۆ ئەوەی ڕێزبەندی لە خوارەوە بۆ سەرەوە لە بیرت بێ هەندێک کەس حەز بە بەکارهێنانی مینۆمۆنیک دەکەن باشە مینۆمۆنیک چییە؟ زۆر بە کورتی یعنی کاتێک تۆ بۆ نمونە ئەپلیکیشن پرزنتیشن سێشن ترانسپۆرت نێتۆرک داتا لینک فیزیکال دەتەوێت تۆ ئەوانە لە بەرکەی باشە تۆ دەتوانی ڕێگایەک بەکاربهێنی ینی بۆ نمونە لە ڕستێک یەکەم پیتی هەر وشەیەک لە ڕستەکە لە مێشکی خۆت ئەیکەی بە مقابلی بۆ نمونە ئەپلیکیشن یاخود پرزنتیشن یعنی بۆ نمونە ئەو ڕستەیەمان هەیە please do not throw sausage بیزاوی یعنی تکایە بیزەی سۆسێس فڕێ مەدە هەیە لە ڕێگای ڕستەی جیاواز ئەو هەموو لایەرانە لەبەر دەکە ئەیکاتە ناو مێشکی خۆی یعنی بۆ نمونە پلیس ئەگەر پیتی یەکەم پ لادەین بیکەینە لایەک لە مێشکی خۆمان پی ئەەکەین بە فیزیکەڵ باشە دوو یەکەم پیتی لادەین دوو کە دیە یەکەم پیتی دەکەین بە داتا لینک لە مێشکی خۆمان نۆت یەکەم پیت ئێنە دەکەین بە نێتوۆرک سرۆ یەکەم پیتی تیە دەکەین بە ترانسپۆرت سۆسێج یەکەم پیتی ئێسە دەکەین بە سێشن پیزا یەکەم پیت پیە دەکەین بە پرزنتیشن ئەوەی یەکەم پیتی ئەیە دەکەین بە ئەپلیکیشن یعنی ئەوە ڕێگایەکە تەکنیکەکە تاکو تۆ بتوانی هەموو ناوەکان لە بەرکەی ئەگەر دەتوانی بێ ئەو ڕستەیە بێ هیچ تەکنیکێک لە بەریانکەی زۆر باشە شتێکی باش دەکەی بەڵام ئەگەر بینیت زەحمەتیەک هەیە لەوەی کە ناوەکان بە باشی لەبەر بکەی دەتوانی ئەو ڕێگایە بەکاربهێنی یەک دوو جار ئەو ڕستەیە بنووسی هەر پیتی یەکەمی ئەو ڕستەیە لە بەرامبەری لە مێشکی خۆت بیکە لە ئەو لایەرانە یعنی دەبێتە بەرامبەری لایەرەکە وەک ئەو ڕسمێک کە دەبینم کە دامناوە ئایا دەبێت ئێمە ئەو حەوت چینە ناوەکانیان لەبەرکەین بەڵێ دەبێت لەبەری بکەن چکە زۆر گرنگە تۆ بزانی ناوەکانیان پاشان ئێمە دەینە سەر ئەوەی کە هەر چینێک چ کارێک دەکا چکە دەبێت ناوی ئەوەکانیش لەبەرکەن کە هەر چینێک لەوانە چ پرۆتۆکۆڵێکی تێدایەوە کاری چییە یعنی بۆ نمونە کاتێک باسی ترانسپۆرت دەکەین کە دەکاتە دڵی OSI لەیەر کە خۆی بەرپرسیارە لە شێوازی ناردنەکە ITCP یاخود UDP باسی وانە دەکەین بۆیە سەرەتا پێش ئەوەی بینە ناو بابەتە زەحمەتەکان و بابەت هیچ شتێک زەحمەت نییە ئینشاءالله ئێمە من محاولە دەکەم بە ئاسانترین شێواز باسییان بکەین دانەدانە باسییان بکەین بەڵام پێش ئەوەی بینە ناو بابەتەکانی تر گرنگە تۆ ئەو حەوچینەت لەبەر بێ باشە با ئێستا بین باسی کاری لایەرەکان بکەین بە شێوازێکی زۆر کورت چکەیمە گوتمان وانەکانی داهاتوو هەر لایەرێک لەوانە
دووسێ وانەی تایبەت بۆی تەرخان دەکەین تاکو بە تەواوی لێ تێ بگە بەڵام بە شێوازێکی کورت. لایەری حوتەم ئەپلیکیشن ئەو لایەرەیە نێزیکترین لایەرە بۆ بەکارهێنەر کە خزمەتگوزاری بەرنامە پێشکەش دەکات. لەوانەیە پرسیارت بۆ بێ لەوانەیە لە شوێنی کە پێویست بێ ئایا نێزیکترین لایر کامەیە بۆ بەکارهێنەر بۆ یوزەر باستەوخۆ ئەپلیکیشنە. باش لایەری شەشەم پرێزنتێشن کاری وی کۆدەکەی فایلی بەرنامەکەیە، یعنی ئێوە کاتێک دەڵێن .mp3 هی دەنگە، کاتێک دەڵێن .gpg ئی وێنەیە، ئەها ئەبینن ئەو دۆتانە لە دوای دۆتەکە .pdf ئەوە کۆدی فایلەکەیە. ئەو پرێزنتێشنە بەرپرسیارە لەو بابەتە، بەرپرسیارە لە کۆدەکەی، لە کۆمپرێسکردنی داتایەکە، لە زۆر بابەتی دیکە لە وانەکان تەواوی دەکەین، بەڵام بە شێوازێکی کورت بەرپرسیارە لەو بابەتە. لایەری پێنجەم سێشن بە عەربی پێی دەڵێن جەلسە، واتە بە کوردی دەبێتە خۆی بەرپرسیارە لە ڕێخستنی دانیشتنەکە. ئەو دانیشتنە کە دەکرێت لە نێوان ئەو دوو ئامیرە کاتێک پەیوەندی ڕوودەدا لە نێوانیان، سێشن بەرپرسیارە لەو پەیوەندیە، یانی خۆی کاتێک پەیوەندیەکە دەست پێ دەکا دهێڵەی پەیوەندیەکە لە نێوانیان کۆنترۆل بکرێت. کاتێک پەیوەندیەکەیان کۆتایی پێهات، سێشن ڕاستەوخۆ پەیوەندیەکە کە دەبڕێ، یانی خۆی بەرپرسیارە لە کۆنترۆلکردنی دانیشتنەکە، بۆی پێی دەڵێن سێشن. لەوانەکان باسی دەکەین کە چۆن کار دەکە. لایەری چوارەم ترانسپۆرتمان هەیە کە دڵی OSI لێرە. ترانسپۆرت کاریوی شێوازی ناردنە، ئایا ناردنەکەی لە ڕێگای TCP یاخود لە ڕێگای UDP. ئەوانە دوو پرۆتۆکۆڵی جیاوازن، زۆر جیاوازن لە یەک، بەڵام خۆیان هەردووکیان شێوازی ناردنن. ئایا بە چ ڕێگایەک دەڕوە؟ بە ڕێگایەکی خێرا دەڕوە بەبێ ئەوەی کە دڵنیا بێ، یاخود بە ڕێگایەکی کەمەک تاخیر دەڕوە، بەڵام دوسێ جار دڵنیا دەبێت لەوەی کە داتایەکە بۆ کۆمپیوتەرەکە ڕۆی. بۆیە ناچمە ناو زۆر دیتیلز، وانەکانی داهاتوو باسی ترانسپۆرتیش دەکەین، باسیەوە دەکەین کە TCP چیە، باسیەوە دەکەین کە UDP چیە، شێوازی ناردن. لایەری چوارەم بەرپرسیارە لە ناردن، بە کامە شێواز داتایەکە دەڕوە. لایەری سێەم نێتوۆرک لایر، ئەوەیان بەرپرسیارە لەوەی کە IP ئەدرێس زیاد بکە، چەندی شتی دیکەش زیاد دەکا بۆ داتایەکە، بۆ یەکەی داتایەکە. ئەوەیان بەشی نێتوۆرکە، واتە باشترین ڕێگا هەڵدەبژێرێ بۆ ڕۆیشتن، و هەروەها IP ئەدرێسیش زیاد دەکە بۆ داتایەکە. دووەممان هەیە داتا لینک، کاریوی زیادکردنی ماک ئەدرێسە، خۆی چەندین کاری دیکەش دەکا، بۆیە بە دیتێلزەوە باسی ناکەم، بەڵام یەکێک لەوانە ئێستا گوتمان لایەری سێەم IP زیاد دەکە، باشترین ڕێگا هەڵدەبژێرێ. لایەری دووەم سەبارەت بە ئامێرەکەی، بە ماک ئەدرێسی ئامێرەکە، کۆدی ئامێرەکە. لایەری یەکەم فزیکڵمان هەیە کە بەرپرسیارە لەوەی کە بە کامە ڕێگا دەڕوە، خۆی هەر سفر و یەکە لە فیزیکڵ، هیچ شتێک نازانێت، تەنها سفر و یەکە، واتە بە ڕێگای کێبڵ دەڕوە، لە ڕێگای شەپۆڵی رادیۆیی وایفای دەڕوە، بە کامە ڕێگا سفر و یەکەکان دەگواستەوە. ئەویان پێی دەڵێن فیزیکڵ، واتە کێبڵی فیزیکی ڕاستەقینە، ئەویان فیزیکڵە. ئەو بە شێوازێکی کورت باسی لایەرەکانمان کرد. باشە، ئێستا باسی ئەوە دەکەین کە حەوت چینەکەی OSI لایر دابەش دەکرێن بۆ دوو گروپ. با پێکەوە گروپیان بکەین، بزانین دوو گروپەکە چۆنە. سێ لایەری سەرەوە کە دەکاتە لایەری حەوتەم، لایەری شەشەم، لایەری پێنجەم. ئەو سێ لایەرە پێیان دەڵێن ئوپەر لایر، واتە لایەری سەرەوە کە نێزیکن لە بەرنامەکە، واتە نێزیکن لە بەکارهێنەر، ئەو بەکارهێنەرەی کە کار لەسەر بەرنامەکە دەکات. ئەو سێ لایەرە نێزیکن، بۆیە لە TCP IP کە لە داهاتوو لە بەشەکانی داهاتوو دەیخوێنین کە ئێمە گوتمان ئەو بەشێکە لە OSI لایر، ئەو سێ لایەرە دەکرێتە یەک لایر، چونکە گەشەی پێدەدرێ، پەرەی پێدەدرێ، پەرە بە OSI لایر دەدرێ. بەڵام وەکو OSI لایر ئەو سێ لایەرە دەکرێنە گروپی سەرەوە، دەبنە چینی سەرەوە، واتە ئوپەر لایر. ئەویان زۆر گرنگە بزانن، یعنی کاتێک پێت دەڵێ چینی سەرەوەی OSI لایر لە چ پێک هاتووە، تۆ ڕاستەخۆ دەبێ بزانی لە ئەپلیکیشن پێک هاتووە
لە پرێزنتێشن پێک هاتووە لە سێشن پێک هاتووە. ئەو سێیە بەرپرسیارن لە بەکارهێنەرەکە لە کۆمپیوتەری بەکارهێنەرەکە واتە نێزیکن لە بەرنامە. باشە بابینە سەر گروپەکەی تر ئێمە گوتمان دوو گروپن ئەوە گروپی یەکەم گروپی سەرەوە گروپی خوارەوەمان هەیە کە ئەو کارە گرنگەکە دەکە زۆر گرنگە واتە گەر ئەوە نەبێ ئەویان بە هیچ شێوازەک کار ناکە چونکە ئەو چوار چینەی خوارەوە هەرخۆشی بە ئینگلیزی پێیان دەڵێن لۆوەر لایر واتە چینەکانی بەشی خوارەوە کەواتە گرنگترین گروپ کە کاری ناردنی داتایەکە دەکا بەرپرسیارەتە زۆرەکە هەڵدەگرێ ئەو چوار لایەرەی بەرامبەرتانە. یەکەمیان لایەری ترانسپۆرتە کە زۆر گرنگە بە کامە ڕێگا داتا دەنێرێ. لایەری خوارەوە لایەری نێتوۆرکە کە IP ئەدرێس زیاد دەکا و کاری نێتوۆرکە هە لە ناوەکەی دیارە نێتوۆرک ئامێرەکانی ڕاوتەر و ئەوانی تر. لایەری دووەم داتا لینکە ماک ئەدرێس و کاری سویز دەکا ینی ئەوانی کە بەرپرسیارە لە شێوازی ناردنی داتایەکە بۆ کامە ماک ئەدرێس دەڕوە بۆ کامە کۆمپیوتەر دەڕوە. کاری دیکەشی هەیە باسی دەکەین لە وانەکانی داهاتوو. ئەوان این داتا لینکە. یەکەمیان خوارەوە فیزیکەڵ ئەوەیان هەگوتمان کێبڵەکەیە کاتەک سیگناڵەکە ئەو هەموو داتایە دەکرێت بە 0 و 1 لە فیزیکەڵ کە دەبتە بت. باشە کەواتە ئێستا بە کورتی چوار لایەری خوارەوە دەبنە لۆوەر لایر ینی کاتێک پێت دەڵێن ئەو چوار لایەری خوارەوە چنە ڕاستە خۆت تۆ لە ترانسپۆرتەوە دەست پێ دەکەی لە نێتوۆرکەوە تاکو دەگەی بە داتا لینک بە فیزیکەڵ. کاتێک پێت دەڵێن سێ لایەرەکەی سەرەوە یاخود پێت دەڵێم لایەری سەرەوە چەند بەش لە خۆ دەگری ڕاستە خۆ دەبێتەوە بزانی لایەری سەرەوە سێ لایەری تێدایە ئەویش ئەپلیکیشن پرێزنتێشن سێشن. ئەوەیان زۆر گرنگە کە بزانن OSI لایر دەکرێتە دوو گروپی سەرەوە و هەروەها گروپی خوارەوە. هاوڕێن وازیان گەشتنە کۆتایی وانەی ئیمڕۆمان کە باسی OSI لایرمان کرد بە شێوازێکی گشتی. هیوادارم سوتان لەوانەکە وەرگرت بێ. وانەی داهاتوو باسی یەکەم لایری سەرەوە دەکەین واتە لایری ژمارە 7 باسی ئەپلیکیشن دەکەین کە ئەپلیکیشن چەند پرۆتۆکۆڵی تێدایە کاتێک دەڵێن نێزیکە لە بەکارهێنەر چۆن زۆر باسی وردی ئەپلیکیشن دەکەین. هیوادارم لەم وانەیە سوتان وەرگرت بێت تاکو وانەی داهاتوو هەر شاد و بەختەوەربن. خوداحافیز.